بەڵێ هاوڕێنم کاتتان باش دووبارە دێمەوە خزمەتتان بە ناچاریش بێ دووبارە باس لە سووریا دەکەین واتە ئەو کۆمەڵکوژیانەی کە لە ڕۆژانی دواییدا لە پارێزگای سوێدای کە زۆربەی زۆری دانیشتوانەکانی دروزین و لەسەر سنووری ئیسرائیلە چی لەگەڵ خۆی هێنا و کاریگەری لەسەر سووریای ئایندە و حکوومەتی ئەبوو محەممەد جۆلانی بە ناوە نوێیەکەی ئەحمەد شەرعچی دەبێ باس لەوە دەکەین هەروەکو دەزانن ئیتر ئەو حکوومەتە حەوت مانگیە دوای ئەوەی لەلایەن دۆناڵد ترامپەوە لە ڕیازی پایتەختی سعودیا ئیتر مەدالیەی ئەوەی پێدرا کە کوڕێکی زیرەکە کوڕێکی جوانە ڕێک و پێکە ئازایە ئیتر لە دوای ئەوە کۆمەڵکوژی عەلەویەکان لە ناوچەی ساحیل و لەسەر دەریای سپی ناوەڕاستواتە لە لازقیە و ئەو ناوەنە دەستی پێکرد و لەو کۆمەڵکوژیەدا حیسابێکی زۆر لە حکوومەتی ئەحمەد شەرع نەخوازرا هۆکاری ئەمە چی بوو و سەرباری ئەوەی کە حکوومەتی ئەحمەدولشەرع کۆمیسیۆنێکی لیژنەیەکی پێکینا بەڵام لیژنەکەی ئەحمەد شەرع و جیهادیەکان تەماشامان کرد هیچ جیاوازیەکی نەبوو لەو لیژنانەی کە لە کوردستانی عراق و لە عراق بەگشتی لە بۆ ئەو کۆمەڵکوژیانە پێک هاتوونە هەتاوەکو ئێستا کە هیچ ئەنجامێکیان نەبوو لەوێشەوە هیچ ئەنجامێکی نەبوو و تەماشامان کرد لە دوایی داییتر بە بوێری وەرگرتن لە تۆقەکردنەکەی دۆناڵد ترامپ و دوایی لە بوێری وەرگرتن لە کۆمەڵکوژی عەلەویەکان و هەری دواییش بە بوێری وەرگرتن و جەسارەت وەرگرتن لە لەو لێدوانانەی سەفیری نوێی ئەمریکا لە تورکیا کە لە هەمان کاتدا بەرپرسیاری دۆسیای سووریایە لە بۆ دۆناڵد ترامپ و مەبەستمان لە تۆم باڕەکە کە بازرگانێکە و ئەو بازرگانە پێشتر لە ئەمریکا لەلایەن FBI دەستگیر کراوە و تۆمەتی سیخوڕی خراوەتە پاڵ لە بۆ دەوڵەتی ئیمارات واتە سیخوڕیەکەی کاری لۆبی کردووە لە بۆ دەوڵەتی ئیمارات بەڵام لە دوایی دایتر دۆناڵد ترامپ فریای دەکەوێ و ئیتر سربەستیەکە لە بەرەوەی ڕەفیقێکی شەخصی خۆیەتی ئەویش لە لێدوانەکانی هەری دواییدا بەر لە کۆمەڵکوژیەکەی سوێدا ئیتر باسی لەوە کرد کە دەبێ لە سووریا یەک سوپا هەبێ یەک حکوومەت هەبێ و یەک ڕنگ هەبێ ئەو یەکیەکانەش هەمووی هەمان ئەو یەکیەکانن کە کاتی خۆی ڕەجەب تەیب ئەردۆغان دەیوت یەک تورکیا یەک ئاڵا و یەک نەتەوە ئەمانە هەمویان بوێریەکی زۆریان بە ئەحمەد شەرعدا کە ئەوەی لەسەر عەلەویەکانی کرد ئەمجارە لەسەر دروزیەکان ئەنجامی بدا و دوای ئەوە بپەڕێتەوە ئەو بەری ئاوی فرات و لەسەر کوردەکاندا جێبەجێ بکە لە بۆ ئەوەش ئیتر تەماشامان کرد دەستەی تەحریر الشام کە گروپێکە سەرۆکەکەیان ئەبوو محەممەد ئەل-جۆلانیە ئەبوو محەممەد ئەل-جۆلانی لە قاعیدەوە بۆ داعش لە داعشەوە جەبهەت النوسرا و لە جەبهەت النوسراشەوە هەیئەت التەحریر الشامی پێک هێنا و ئێستاکەش کلیلی دیمەشقی ڕادەست کراوە دەستەی تەحریر الشام بۆ ئامادەکردنی ئەو پیلانە چەند ڕۆژێک بەر لە تەقینەوەی سوێدا ئەتوانین بڵێن سەردانێکی ئەزەربایجانیان کردووە لەوێدا لە ڕێگای ئەزەربایجان پەیامێکیان لە بۆ ئیسرائیل نارد بۆ ئەوەی ئۆپەراسیۆنێک لە سوێدادا بکەن و بەشێک لە سەربازەکانیان بنێرنە سوێدا ئیسرائیلیش ڕێگای پێدابوون ئیتر هەرچەندە مەرجێکی بچووکی هەبووە بۆ ئەوەی ئازاری
دروزەکان نەدەن بەڵام ئەمە عەقلی تێناسێ یعنی ئەتۆ بڵێ ئیسرائیل باوەڕی بەوە بکە کە هەیئەت تەحریر الشام کە لە سەدا 90 کەسانی پێک هاتوون لە جیهادیە سەربڕەکان ئەوانەی نەفرەت لە هەموو نەتەوەکانی دیکە ئاینەکانی دیکە بە تایبەتی دروزەکان و عەلەویەکان و کوردەکان دەکەن بچنە ناوچەی دروزەکان و کۆمەڵکوژینەکە سوکایەتیان پێ نەکەن تەجاوز بە ژنەکانیان نەکەن ئەمە عەقڵ نایبڕێ ئیسرائیل بۆ ڕێگای بەمەدا تاوەکو ئێستا دوو سیناریۆ هەنە سیناریۆیەک سیناریۆیەکی گەلە کۆمەیە کە لە ناو خەڵکی ئێمەدا ئەم سیناریۆیانە یەکەمین سیناریۆن کە بە عقلی خەڵک دادێ واتە ئیسرائیل فێڵی لێکردوونە ئەمانەی نردونەتە ئەوێ و بۆ ئەوەی کۆمەڵکوژی بکەن و لە دواییشدا ئەویش دەست بە پاکتاوکردنیان بکات سیناریۆیەکی دیکەش هەیە بێگومان ئیسرائیل لە بەرامبەر ئەوەی کە ویستویەتی لەگەڵ هەیئەت تەحریر الشام یانیش حکوومەتی نوێی سووریا اتفاقێک بکە بۆ ئەوەی حکوومەتی سووریا هەموو داخوازیەکانی ئیسرائیل پێک بێنێ وا دیارە حکوومەتی سووریا هیچ کات ئەوەی نەشاردوتەوە کە لە ژێر فەرمانی ئیسرائیلەوە ئامادەیە هەموو کارەکان بکە وەکو تەماشامان کرد لە سەرەتادا بێگومان بەر لە ڕوخانی بەشار ئەسەد ئیسرائیل چی کرد ئیسرائیل سەرەتا هەڵسا کار ئاسانی کرد لە بۆ ئەوانە سەرەتا سەرجەم جەنەڕالە سەربازیەکان و هێزی ئیستیخباراتی سووریای کردە ئامانز یەک بەیەک هەر هەمویانی تیرۆر کردن پاشان هەڵسا هەموو پێگەکانی ئێران و حیزبوڵڵای لە ناوچەکەدا ئیتر تەفروت و ناکردن و ئەمە وای کرد حیزبوڵڵا سەرەتا لە ناوچەکانی ئیدلیب و حەلەب کە خەتی تەماسی سەرەکی بوو لەوێدا بکشێنەوە و لە هەمان کاتداییتر ئیسرائیل و قەتەر و ئیمارات و سعودیا هەتا تورکیاش هەڵسان بەکڕینی سەرجەم ئەفسەرانی سوپای سووریا یەک بەیەک پەیوەندیان لەگەڵکردن و هەر هەمویان کڕین بۆ ئەوەی لە کاتی دەستپێکردنی هێرشێکی وادا ئیتر شەڕ نەکەن ئەمانە هەمویان وایان کرد کە هەیئەت تەحریر الشام بە ئاسانی بە بێشەڕ کلیلی دیمەشقی تەسلیم بکەین ئیتر ئەمەیان یەک لە لایەکی دیکە ئەحمەد شەرعلەوەتەی هاتە سەر دەسەڵات چەندین جار بانگەوازی ئەوەی کردووە کە ئەوان لەگەڵ ئیسرائیل دژمنی هاوبەشیان هەیە لە هەمان کات دەباسی لەوە کردووە کە ئەوان هیچ کات هەڕەشە نابن بۆ ئیسرائیل ئەوان ئاشتیان دەوێت لەگەڵ ئیسرائیل بەڵام ئاشتی ناوێت لەگەڵ کوردەکان ئاشتی ناوێت لەگەڵ عەلەویەکان ئاشتی ناوێت لەگەڵ دروزەکان ئەمەشیان جێگای سەرنجە لە هەمان کاتداییتر حکوومەتی ئەلشەڕع بە هیچ شێوەیە کاردانەوەیەکی لە دژی ئەو بۆمبابارانانەی ئیسرائیل بە هیچ شێوەیەک ئەنجام نەدان ئەمانە هەمویان لە ڕابردوودا بینرا ئێستاکە تەماشا دەکەین هەر بەو بۆنەیەوە لە دوای ئەوەی کە پەیوەندی لەگەڵ ئیسرائیل دەکەن و ئیسرائیلیش وەڵامێکی ئەرێنی و یانیش نیمچە ئەرێنیان پێ ئەدا تەماشامان کرد گوایە شەڕی عەشیرەتە بەدەویەکان و دروزیەکان هەڵگیرسا خۆی لە خۆیدا پێشتریش کۆمەڵکوژی عەلەویەکان بەو بیانوە ئەنجام درابوو کە ئەلفلول النیظام واتە پاشماوەکانی ڕژێمی پێشووی ئەسەد لە ناوچەی عەلەویەکان هەن و ئەمانە ئیتر سەربازانی هەیئەت تەحریر الشام دەخەنە کەمین و بۆسەکانیانەوە دەیان کوژن بۆ بۆنەیەوە ئیتر سەرەتا دەستی پێکرد بەڵام تەماشامان کرد مەسەلەکە بە کوشتن و ڕفاندن و تەجاوزکردنی ژنان و دکتۆر و مۆهەندیس و مامۆستاکان کۆتایی پیان بەوە نەوەستا کە ئەوان بەدوای پاشماوەکانی ڕژێمدا بگەڕین و هیچ پاشماوەیەکی ڕژێممان بەو شێوەیە نەبینی
ئەوان ناوێکیان پێ نەداین، ناسنامەیەکیان پێ نەداین، وێنەیەکیان پێ نەداین. لە لێکۆڵینەوەکانیشی گوایە لە لیژنەکانیشدا ئەو لیژنانی کە بۆ ئەو کارانیان تەرخان کردبوو لە لێکۆڵینەوەکان شتێکی وا دەرناسێت کە ئینسان بتوانێت قەناعەتی پێ بکەم. واتە باس لە نەفرەت ناکرێت، باس لەوە ناکرێت کە ئەندامانی دەستەی تەحریری شام کاتی لە دیمەشقەوە دەستنا ناوچەکانی شیعەکاندا سەرەتا پەیام ڕێ دەکەن، ڤیدیۆ دەکێشنەوە لە سوسیال میدیادا بڵاوی دەکەنەوە بە دموچاوی ئاشکرا، دموچاوی نەپێچراو لەسەر تانک و زری پۆشەکاندا ئەڵێن عەلەویە بەرازەکان خۆتان بگرن ئێمە هاتی. یعنی ناڵێن پاشماوەکانی ڕژێن بەڵکو ئەڵێن عەلەویە بەرازەکەن. و ئیتر ئەمانە هەمویان کە کۆبکەوە ئیتر دەبینین کە ئیسرائیل ڕێگای پێدا. جا چۆن بەهۆی ڕێگای پێدا هەروەکو باسم کرد دوو تیۆریە، تیۆریەکی گەلەکۆمە، تیۆریەکیش ئیسرائیل گەیشتە بووە نزیکی ئیتیفاقێک لەگەڵ حکوومەتی ئەلشەرع، ویانش حکوومەتی ئەلشەرع هەموو داخوازیەکانی ئیسرائیلی جێبەجێ کردبوون. بەڵام لە دوای ئەوەی کە کۆمەڵکوژیەکە ڕوویدا ئیتر بینیمان کە دروزەکان ئیتر چەندین دروز کە پێشتر بەوە تاوانبار دەکرا نزیکی ئیسرائیلن ئەوانە ناڕزایی خۆیان لە بەرامبەر ئیسرائیل دەربڕی و شەڕوانە دروزیەکان بە ئاشکرا دەیانوت ئیسرائیل ئێمەی فرۆشت و ئەمە وای کرد دروزە ئیسرائیلیەکان بێنە ناو یاریەکە دروزە ئیسرائیلیەکان ئەگەرچی لە سەتا دووسەی دانیشتوانی ئیسرائیل پێک دێنێ، بەڵام بەشێکی زۆریان دەنگ بە پارتی لیکود دەدەن و بەشێکیشیان چەند دێهاتێکیشیان لەسەر چیایی جۆڵان حتا بەکو ئێستا قبولیان نەکردووە ناسنامە و ڕەگەزنامە ئیسرائیلیان پێ بدرێ خۆیان بە سوودی دەزانن. ئەمەش هەیە، یعنی دروزەکان یەک پارچەین بەڵکو 5-6 پارچەن. تەنانەت لە ناو شێخەکانی سووریاشدا ئیتر دووسێ شێخیان هەیە، بەڵام شێخی هەرە گەورەیان ئەوەیە کە لە میدیاکاندا دەیبیسن حکمەت الهجریە. حکمەت ئالهجری کەسێکی هەری بە کاریگەرە لە ناو دروزیەکانی سووریادا و ئەو گروپە چەکدارانەی دروزی زیاتر بەگوێی ئەو دەکەن و کەسێکی زۆر ڕادیکاڵە، بەڵام ڕادیکالیەکەی نە هیچ کات نەگەشتۆتە ئەو ئاستەی کە نەفرەت لە مسلمانان بکە و داوای جیابوونەوە بکە. ئەو یەک بوچوونی هەیە. ئەوە دروزەکان لە ساڵی 2014 هەتا 16 کۆمەڵکوژ کراون بە دەستی جەبهەت النوسرا کە جەبهەت النوسرا دوایی دەبێتە هەیەت تەحریری شام هەروەکو باسم کرد و بەدەستی داعش. ئێستاکەش ئەمانە لە ناو دەوڵەتی گوایە دەوڵەتی سووریادا جێگا دەگرن، بۆیە ڕێگانادەن وەها بە ئاسانی بێنە ژوورەوە، بەڵکو دەبێ لە سووریادا دەستورێکی بنچینەیی سڤیل بنووسرێتەوە و ئەو دەستورە نوێنەرایەتی هەموو لایەنەکان بکاو و ماف و پاراستنی کەمینە ئاینیەکان و گروپە جیاوازەکان لا ئەستۆ بگرێ و گەڕەنتی بکە. بە تەنیا داخوازیەکەی ئەوەی هیچی دیکەنیانی بەو شێوێش ڕادیکاڵ و تندڕەو نییە، هەموو داخوازیەکەی ئەوێ. ئیتر تەماشامان کرد دوایی ئەوەی کە دروزەکانی ئیسرائیل هاتنە سەرخەت کە گوتم کاریگەریان لەسەر پارتی لیکود هەیە، ئیتر گەمەکە بە تەواوەتی گۆڕا و ئیسرائیل دەستی کرد بە بۆمبە بارانکردنی بارەگا سەرەکیەکانی حکوومەتی ئەلشەرع وەکو بارەگای سەرفەرمانداری گشتی و تەنانەت نزیک کۆشکی گوایە سەرۆک کۆماریشی واتە ئەحمەد شەرعی بۆمبە باران کرد. ئیتر ئەمە تەواو هاوکێشەکەی گۆڕی و حکوومەتی
سووریا و ینی من ناڵێم حکوومەت چونکە ئەمە حکوومەت نییە ئەمە دەوڵەتیش نییە و ئەمانە ناتوان دەوڵەتیش دروستکەن بە هیچ شێوە چەتەکانی هەیەت التەحریرشان بە ناچاری کشانەوە کاتێک کشانەوە ئێستا کە تەماشامان کرد لەو دووسێ ڕۆژە ڤیددیۆی زۆر سنجڕاکەش هات ناراوە ئێستا کە یەک دەیەک ڤیددیۆکانتان بە کورتی نیشان ئەدەم و دوای ئەوە ئیتر باز دەکەین کە ئەمە کاریگەریشی چۆنی لەسەر نەخشەی سیاسی سووریا بەجێهێشت و چۆن ئەتوانین لە ئایندەدا بڕوانین تکایە ئەمانەی تەمەنیان لە خواروی 18 ساڵە و ئەمانەی منداڵیان لە دەورن تەماشای ئەو ڤیددیۆیان نەکەن چونکە زۆر بە ئازار ئەمە یەک لە ببورن ئەمە یەک لە کۆمەڵکوژیەکانە تەرمی خەڵکی سڤیل دەبینن لێرەدا با ئەمە لا ببین بچینە سەر ئەوەی دیکە ايش يعني سوري ما تسمع لا درزه يا اخي درزه زين هو درزه هاويته درزه هاويته درزه والله لا يا اخي درزه يعني بەڵێ ئەمەتان بینی کە کەسێکی سڤیلی دروزیە چەکدارەکان پێی ئەڵێن ئەتۆ چیت ئەوی شەڵێ من سووریمە ئەڵێن سووری موری ناخوا سنی ویانیش دروزی سنی ویان دروزی 2000 لەی دووبارە دەکەنەوە ئەوی شەڵێ من دروزیم براکانم لەگەڵ ئەڵێ من دروزیم ئیتر گول لە بارانی دەکەن ئەمەش بە نمونەیەکی دیکە بێ ئەوەی دواییتان نیشان بدەم بەڵێ ئەمەی دواییش کە بینیتان چەکدارانی هەیەت التەحریر شام کە هەمویان دیارە چەکدارن ئەمانە عەشیرەت نین و هەمووشیان لۆگۆی هەیەت التەحریر شامیان لەسەر شانە ئەمانەش کۆمەڵێک کە ژمارەیان نزیکی 15 گەنجی دروزی دەبێ هەر هەمویان ڕاگرتوونەوە لە ناوەڕاستی جادەدا هەر هەمویان گول لە باران دەکەن و دەیان کوژن لەبەر ئەوەی لە سەرەتادا شەڕ بوو ئەم ڤیددیۆیانە نەدەهاتنە دەرەوە زۆر بە زەحمەت دەهاتنە دەرەوە بە تەنیا سەرچاوەکانی ڕوانگەی مافی مرۆڤی سووری کە بارەگاکەی لە لەندەنە ئەوانیان بڵاو دەکردنەوە بەڵام لەبەر ئەوەی ئەو ڕێکخراوە لە لای جیهادیەکان لە لای ئیخوانەکان لە لای زۆربەی زۆری دەوڵەتە عەرەبیەکان بە ڕێکخراوێکی بەکرێگیرا و دەزانرێ ئەوە لە کاتێکدا ئەو ڕێکخراوە لە سەردەمی بەشار ئەسەدیشدا زۆر بە کاریگەر بوو و ڕێکخراوێکی ئۆپۆزیسیۆنی بەشار ئەسەد بووە هیچ بەکرێگیراویەک و شتێک نییە ئەمانە لە ناچاری لە ترسی بەشار ئەسەد ڕایان کرد چوونە بەریتانیا لە بەریتانیا درێژە بەکارەکانی بدان بە تەنیا ئەوان ئەو هەواڵانەیان بڵاو دەکردنەوە بەڵام وەکوتم باڵادەستی میدیا زۆر جیاواز بوو تەنانەت میدیا کوردیەکانیش بەردەوام چونکە ڕۆژنامەنووسی کوردی ئەکادیمی کوردی سیاسەتمەداری کوردی تەنانەت ڕۆشنبیری کوردی چییە ئەمەیە وەکو قاس هەر شتێک لە میدیا بەناو دەنگەکاندا ببیستێ دووبارەی دەکاتەوە
مێدیا بەناو دەنگەکانیش هەر وەکو بەڕێوەبەرایەتی ئێستای دۆناڵد ترامپ و سەفیرەکەی تورکیا کە بەرپرسیاری کەیسی سووریاشە ئەمانە یەک ئامانجیان هەیە لە سیاسەتی سووریادا. ئامانجەکە چییە؟ ئەو حکوومەتە لەرزۆکە، ئەو حکوومەتە پشتیوانی جەماوەری نییە، نەوەکو پشتیوانی جەماوەری لەناو کوردەکان و عەلەویەکان و دروزەکان و شیعەکان و مەسیحیەکان و ئەرمەنیەکان و ئێزیدیەکان و تەنانەت بەشێکی زۆر لە تورکمانەکانیشدا نیە، بەڵکو لەناو سونیەکانیشدا نیە. یعنی ئەو سنیەی باز دەکرێ ئەسڵ و ئەساسی نیە. کاکە سونی سووریا لە 95 خەڵکی سیکولارە. سونی سووریا ئەوە واتای ئەوە نییە کە سیکولارەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست کاتێک دەکەونە قەیران سوود لە ئیسلامی سیاسی وەرناگرن. ئەو نمونەیەمان لە بەعسیەکانی عێراقدا بینی کە چۆن دەستیاندایە ناو دەستی ئەڵقاعیدە و دواییش داعش. ئەوەمان بینی بێگومان. ئەمە واتای ئەوە نیە، بەڵام هەتا وەکو ئێستاش بەڕاستی لەسەر هەمان هەڵوێستی خۆیانن و زۆر بەی زۆریان سنی. مەبەستمان لێرەداوێ حکوومەتێکی وها لاوازی وەکو ئەحمەد شەرع کە پشگیریەکی وای نەبێ، کە سوپایەکی وەها پتەوی نەبێ، سوپاکەی بەتەنیا جیهادی بن و جیهادیە سەرچیەکانیش جیهادی وڵاتانی دیکە بن. لێرەدا ناچارە پشتی خۆی بە دەرەوە بەستێ و دەرەوەش هەم ئەمریکا و هەم وڵاتە عەرەبیەکان ئێستاکە چاویان لەوەیە چۆن ئەو سووریایە وەکو مانگایەک بدۆشن، هەموو شیرەکەی وشک بکەن. یعنی سیاسەتی دۆناڵد ترامپ و بە تایبەتی سیاسەتی تۆم باڕاک بەتەنیا لە بۆ ئەوەیە، لە بۆ ئەوە نییە کە ڕێکیان لە کوردەکان دەبیتەوە یان ڕێکیان لە شیعە و عەلەوی و دروزەکانیش دەبێتەوە، ینی حکوومەتی ئەحمەد شەرعیان خۆش دەوێت، بەڵکو ئەمانە لە بۆ پارە هەموو شتێک دەکەن. تۆم باڕاک هەر وەکوتم FBI دەستگیری کردووە، ئەوانەی ئینگلیزی دەزانن دەتوانن لە ڕێگای گوگل لە ڕێگای ڕۆژنامە ئەمریکیەکاندا ئەتوان بەدووە داچوونی بۆ بکەن کە ئەو کەسە لەسەر چی گیرە، لەسەر ئەوە نەجیە کاری لۆبی لە بۆ وڵاتی ئیمارات کردووە، کاری لۆبی لە گەلێک جار وەکو کاری سیخوڕی تەماشا دەکرێت و بەداخەوە وای لێ هاتووە ڕێنگ بێ لۆبیکردن و سیخوڕیکردن دوشتی جیاواز من بەخۆشم لە بۆ مەسەلەکانی مافی مرۆڤ و جینۆسای دوشتیوە کاری لۆبیم کردووە، بەڵام بەڕاستیش لە هەندێک وڵاتدا کاری لۆبی وەکو جاسووسی لێ هاتووە و یانیش هەندێک وڵات بەتایبەتی وڵاتە عەرەبیەکان ئەمریکا، ئیسرائیل، ئەزەربایجان، تورکیا لە بۆ ئەوانە کاری لۆبی هیچ جیاوازی نەگەڵ کاری جاسووسی ئەم کارە نەیکردووە. بەڵام دوایی ئیتر لە ڕێگای دۆناڵد ترامپەوە دۆناڵد ترامپی یەکەمینەوە سەربەست دەکرێت و دوای ئەوە لە ڕێگای دۆناڵد ترامپی دووەمینەوە دەیکەنە سەفیری تورکیا، چونکە ڕەجەب تەیب ئەردۆغانیش لە بواری ئابووری و کۆمپانیادا هەمان پیلانیە هەمان فکری هەیە و لەگەڵ دۆناڵد ترامپ لە هەمویان باشتر دەگونجێ. هەر لە بۆ هەندێک تەماشا دەکەین ئەو لێدوانەی دوایی تۆم باڕاک لە دژی هەسەدا هێزەکانی سووریایی دیموکراتیک و لە هەمان کاتدا ئەو لێدوانانەی پشگیریکردن لە بۆ حکوومەتی ئەحمەد شەرع هەمان بەتەنیا ئەوواتە ئابووریەی هەیە کە ئێمە چۆن بتوانین لەو سووریایەدا هەموویان ناچاری ئەحمەد شەرع بکەین و لە ڕێگەی ئەحمەد شەرع کۆمپانیاکانمان بەگەڕ بخەین پارەیەکی زۆر بتوانین پەیدا بکەین. هیچی تر نییە، بەڵام ئیسرائیل بەو شێوەیە بیر ناکاتەوە و جیاوازیەکەی ئیسرائیل و جیاوازیەکەی ئەمریکا لەمەدایە. بۆیە تەماشا دەکەین دۆناڵد ترامپ بەڕاستیش لە ئیسرائیل زۆر نیگەرانە، زۆر تووڕەیە، بەڵام کارتی سووری ئیسرائیل نە لای دۆناڵد ترامپ نە لای تۆم باڕاک ئیتر ئەم کارتە سوورانە
ناکرێ بێبایەخ بکرێن بێبایەخیش ناکرێن لێرەدا ئیتر دەبینین ئەم کۆمەڵکوژیە و بە تایبەتیش لەو کاتەدا کە هێزەکانی سووریای دیموکراتیش و مازلۆم عەبدیش هاتنە سەرخەت بەنەعلەتیان کرد و دەرکەوتنی ئەو هەموو ڤیدیۆیانە کارەکەی تۆم باڕاک و کارەکەی ئەحمەد شەرعی زۆر بە زەحمەت کرد و ئەمانەی ناچارکردن کە ئەمڕۆ دوێنێ ینی لە مێدیاکاندا بیستمان بە تایبەتیش ئەلمۆنیتۆر کە لە ئایندەیەکی نزیکدا لە فەڕەنسا بە بەشداریکردنی ئەمانوێل مەکرۆن کۆبوونەوەیەکی چەند قۆڵی دەکرێت ئەمریکا فەڕەنسا هێزەکانی سووریای دیموکراتیک و حکوومەتی سووریا بەشداری دەکەن و دەیان هەوێ ڕێگایەک بدۆزنەوە بۆ چارەسەرکردنی ئەم کێشەیە خۆی لە خۆیدا ئیتر دۆناڵد ترامپ و سەفیرەکەی تورکیا بەردەوام هەوڵادەن ئیتر هەموو هێلکەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک بخەنە سەبەتەی ئەحمەد شەرعەوە بەڵام ئەو هێڕشانەی ئیسرائیل و ئەو کۆمەڵکوژیەی سوێیدا وا دیارە بەشێک لەو کارتانەی لەدەست داون بۆیە ئیتر تەماشامان کرد لە لێدوانی هەری دوایی تۆم باڕاکدا شتێکی پێچەوانە دەرکرد باسی لە مافی کەمینەکان کرد باسی لە مافی ئاینە جیاوازەکان کرد باسی لە بێکەوە ژیان کرد ئیتر ئەو یەک حکوومەت و یەک سوپا و یەک دەوڵەت و ئەو شتانە لە ئارادا نەمان بۆیە پرسیارەکە ئەوەیە هێزەکانی سووریای دیموکراتیک خۆسەری تا چ ڕادەیەک ئەتوانن لە کۆبوونەوەکەی پاریسدا ئیتر کارێکی دیپلۆماسی وەها بکەن کە کاریگەری لەسەر ئەمریکادا دابنێن بۆ ئەوەی لە سووریای ئایندەدا ئەم کێشانە ئیتر بە شێوەیەک لە شێوەکان چارەسەر ببن ئەگەر ئەمە نەبێ بەڕاستی ئەگەری زۆرە ئیتر لە سووریادا شەڕێکی ناوخۆی دیکە یعنی ڕێزە شەڕێکی ناوخۆی دیکەی بە دوواداوێ بە تەنیا مەسەلەکە بە دروزەکان نەوەستێ بە کوردەکان ئیتر کۆتایی پێبێ و ئەمەش بەهاتنی ئیسرائیل و بەهاتنی تورکیا کۆتایی بە مەسەلەکە دێنی و ئەمە شەڕێکی زۆر زۆر گەورەی لێ دەکەوێتەوە کە ڕنگ بێ هەر هەمومان تێیدا زەرەر بکەین چونکە من بەڕاستی لە پێشووتریشدا و وتومە زۆر باوەڕی بۆ هێزە دەرەکیانە ناکەم بێگومان ئەو گوشارانە ئیسرائیل بۆ سەر حکوومەتی ئەحمەد شەرع و ئەو داکۆچیکردنەی لە دروزەکان مەجای مناوەڕەکردن مەجای دیپلۆماسیەت مەجای لۆبیکردن بەرفراوانتر دەکات و باڵانسی هێزەکانی سووریای دیموکراتیک لەسەر مێزەکانی گفتوگۆ دەستی سووریای هێزەکانی سووریای دیموکراتیک درێژتر دەکات ئەمەیان بە جێگای خۆیدا بەڵام ئەو ئیسرائیلە تەماشامان کرد لە بەرامبەر کۆمەڵکوژی عەلەویەکان نقەی لێوە نەهات و ئەگەر بێت و بەرژەوەندەکە حکوومەتی دیمەشق بەڕێوەبەرایەتی دیمەشق بەرژەوەندەکانی ئیسرائیل بە تەواوەتی جێبەجێ بکە ئەو بەشە خاکەی کە داگیری کردووە کە نزیکەی 10 کیلۆمەتر ماوە بگاتە دیمەشق ئەگەر بێت و ئەمەی پێ بدا وە گەڕانتیەکی زۆر گەورەتری پێ بدەن ئەمە ڕنگ بێ ئەو ئیتیفاقش بکرێت وەکووت لە بابەتی هەری دواییدا کۆمەڵکوون لە مەسەلەی دروزەکاندا دروزەکانی ئیسرائیل زیاتر ئیتر کێشیان دروست کرد بۆ بنیامین نەتەنیاهو کە بێتە سەرخەت ئەگەر ناڕەنگ بێشتیچکە دروست ببایە بۆیە دەبێت ئینسان بە تەدبیر بێ نەبێتە بەشێک لە ئەجێندای ئەو وڵاتانە بەڵام بتوانێت سوودیش لە ئەجێندای ئەو وڵاتانە وەربگرێ بۆ ئەوەی لە سووریای نوێدا داخوازیەکانیان بگەینە جێ ئیتر ڕنگ بێ ئەمڕۆ ئێوارە ویانی سبەینێ بتوانین هەندێک سەرداوی زیاترمان بکەونە دەست دەربارەی ئەو
کۆبوونەوەی کە لە پاریس دەکرێت بەڵام پێدەچێ ئیتر بەو شێوێ بێ کە باسمان کرد. سوپاسی هەمووتان دەکەم کە تاوەکو ئێستا لەگەڵماندا بن تکایە هاوڕێیانکەن تەرخەمی مەکەن لە لایکردن لە کۆمنت نووسین ئەگەر بە ڕستەیەکیش بێ ئەوانەی پرسیاریان هەیە بەڕێکوپێکی پرسیارەکانیان بنووسن لە کۆتاییدا ئەگەر لە دوای بەرنامەش بە یەک بێ ئەتوانم وەڵامیان بدەمەوە و بە تایبەتی هەوڵ بدەن ڤیدیۆکانمان لە بۆ دۆست و هاوڕێیان تا بنێرن تاوەکو ئەو جۆرە شڕۆڤانە بگات بە جەماوەرەیەکی زۆرتر لە کەناڵی یوتیوب بە دۆست و هاوڕێیانمان بنە.